چەند کەس هەبوو دڵێ هات لە مەجلیسێکا دانشێت جگەری تیا بکێشێ، ئێستاکە نەک جگەرە نەک ڤەیپ، ئێستا مخەدەراتە خوا بە هۆکاری چییە؟ ئێمە بردمان فێرمان کرد یان هاوڕێکانی. چەند ئینسان گەنجێکی مولتەزم و بە حیا و بە حورمەت فێری زینایان کرد، هاوڕێکانی بردیان کردیانە سەیارەوە، بردیان بۆ شوێنی تایبەت، خەڵەتانیان کورە هیچ نییە، دەی هەتا وەکو ئێستاکە خۆی بۆتە مشتریشتی خراپەکاران. چەند کەس هەبوو فێری شەراب خواردن و خراپەکاریان کرد بە هۆکاری هاوڕێ. چەند کەس هەبوو نوێژگەر بوو، 5 فەرز بە جەماعەت نوێژێ کرد، ئەهلی دین بوو، ئێستاکە دینی چی و نوێژی چی هەر هەمووی لێ بۆتە دواکەوتون. بۆیە زۆر گرنگە سەیری هاوڕێکت کە ڕەحمەتی خوا لێ بێ، سەیری ڕاست و چەپی خۆت کە بزا لەگەڵ چیە هەڵئەسی و دائەنشی. بەڕێزان بۆ دەرچوونیش لەم دۆزەی کە ئێستا ئێمە تیایین پێویستمان بە یەک خاڵە. پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم خاریتەی طریقی بۆ من و تو کێشاوە، ئەفەرمێ لا تصاحب إلا مؤمنا، يعني حاسبوا أنفسكم معنای ئەوەیە هاوڕێتی ئیماندارکە، هاوڕێتی ئەهلی ئیمان بکە. ولا يأكل طعامك إلا تقي، يعني ناني خلق بخو نخلق نان بخوا ناني تقوى دار بخو واتقوا يوما ترجعون فيه إلى الله، وخلقك إجبانان بخوا هر أهوا تقوى دار بيه وهاورتي إيمان دارش بك. چون كم بي إيمان بي دين مشرك وكافر كإعلاني خرابكاري خوي كردوا بزيبة توانايا أو بزيبة جني خواني السفور بيه، چون بزيبة جني تواني أو چي شي خوي نما بيه، خوي تسليمي همو هوا وآرزو كاني كرد بيه. وكو علماء فرمون إنسان لدوشت بدرنية، يان أبي الله بفرستي يان أبي هوا وآرزوي خوي بفرستي، سيمي تيانية. إنساني واهية بناوي إلحاد وكفر وآزادي والله من نخوا أفرستم نبتيش أفرستم بلام خوي أفرستي، هوا وآرزو كاني خوي أفرستي. خود تسليمي وجورة خلقانة مكة، خود تسليمي خلقك مكة كجيانت برو هدر أبا. وكو علماء فرمون كم من إنسان دخن بسبب قرين السوء، چەند کەس هەبوو دڵێ هاتەوە لە مەجلیسێکا دانشێت جگەری تیا بکێشێ، ئێستاکە نەک جگەرە نەک ڤەیپ، ئێستا مخەدەراتە خوا بە هۆکاری چییە؟ ئێمە بردمان فێرمان کرد یان هاوڕێکانی. بۆیە هاوڕێ زۆر گرنگە لە ئیسلامە عەزیزەکانم. كم من إنسان زنا بسبب قرين السوء، چەند ئینسان گەنجێکی مولتەزم و بە حیا و بە حورمەت فێری زینایان کرد، هاوڕێکانی بردیان کردیانە سەیارەوە، بردیان بۆ شوێنی تایبەت، خەڵەتانیان کورە هیچ نییە، دەی هەتا وەکو ئێستاکە خۆی بۆتە مشتریشتی خراپەکاران. بۆیە زۆر گرنگە عەزیزەکانم. كم من إنسان شرب الخمر بسبب قرين السوء، چەند کەس هەبوو فێری شەراب خواردن و خراپەکاریان کرد بە هۆکاری هاوڕێی خراپ. كم من إنسان ترك الصلاة بسبب قرين السوء، چەند کەس هەبوو نوێژگەر بوو، 5 فەرز بە جەماعەت نوێژێ کرد، ئەهلی دین بوو، ئێستاکە دینی چی و نوێژی چی هەر هەمووی لێ بۆتە دواکەوتون بە هۆکاری هاوڕێی خراپ. وكم من طاهرة صارت من البغايا، كم ئافرەتی پاکداوێنی بە عەبا بەسەری پۆشتە ئێستاکە بووەتە لەش فرۆش بە هۆکاری هاوڕێی ئافرەتی خراپ. بۆیە زۆر گرنگە سەیری هاوڕێکت کە ڕەحمەتی خوا لێ بێ، سەیری ڕاست و چەپی خۆت کە بزا لەگەڵ چیە هەڵئەسی و دائەنشی. پێش ئەوەی ڕۆژی قیامەت بڵێ یا وەیلەتا لەیتەنی لەم ئەتەخید فولانەن خەلیلا، پێش ئەوەی بڵێ ئەی هاوار خۆزگا هاوڕێتی فڵانە کەسم نەکردایە. بۆیە بەڕاستی زۆر گرنگە ئێمەی موسڵمان ئاگامان لە هاوڕێی خراپ بێ، بە بەسەرهاتێکیش کۆتاییتان پێێنم بۆ ئەوەی بزانن هاوڕێی خراپ چەندێ خراپە. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەسەن فەرموودەکە صحیحە، کاتێک ئەبوو طالب لە سەرەمەرگا بوو، ئەبوو طالب مامەی بە هەر هەمومان بە ئەندازەی سەتادەی ئەبوو طالب ئیسلاممان سەر نەخستووە، هەر هەمووام خەڵکەی ناوە مزگەوتە، چکەم لە کاتێکا ئیسلامی سەرخست ئیسلام پیاوە گەورەکانی نەیانێرا دیفاع لە خۆیان کەن کە ئەبوو بەکر و عومەر و عوسمان بوو. ئەوەندەی دیفاع لە ئیسلام کرد، 3 دانە ساڵیش حەساری ئیسلام لەسەر ئەبوو طالب بوو کە مشرک بوو. لە سەرەمەرگا پێغەمبەر صلی الله عليه وسلم چووە لای فەرمووی یا عەمی قل لا إله إلا الله كلمة أشهد لك بها عند الله. وتي مامەکەم نوێژ واجب نەبوو، زەکات واجب نەبوو، جیهاد واجب نەبوو، هیچ شتێ واجب نەبوو، حەج واجب نەبوو، هەر ئەوەڵی ئیسلام. وتي مامە بەس بڵێ لا إله إلا الله، ڕەحمەتی خوا لێ بێ، بەس بڵێ لا إله إلا الله. یەک کەلیمەیەکە لە لای ئەڵڵا شایەتیت بۆ ئەدەم کە بچیتە بەهەشتەوە. بەڵام ئەیزانی کە بڵێ لا إله إلا الله یعنی واز هاوردن لە ڕئیس عەشرەتەکەی قوڕەیشی، ئەیزانی لە ناو عەرەبە یعنی گەورەترین پیاوی عەرەب و قوڕەیش کەوتە دوای کوڕەزاکەی کە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە.
ها أو كلمة تكبره انجا لتنشتي كي ليبو أبو جهل وعتبو شيبو وليدي كري مغيرو هاوركاني خوي سروكتيرو هو زكان دولمن وتاجركان بيانود يا أبا طالب أترغب عن ملة ابن عبد المطلب أيهود أي أبو طالب يعني واضح يعني لباو بيرمان رحمة إخواني بيتور رئيس عشرة يمي توقي تدعي أم قال جيد الحياة ما نجلنا وعرب لسر مرقي شاوازان لأبو طالب نهي حتى وكو ودي بل على ملة عبد المطلب ودي لسر ملة عبد المطلب أمرم بلام لسر ملة إبراهيم لا إله إلا الله نامرم بهوكاري هاوري خراب هتا يا أبو طالب أنا لين لدوزقها بزانه هاوري خراب لسر مرقا هاوري خراب لناو سيارية هاوري خراب لناو مجلسة هاوري خراب لكسابتا لشراكتا لها مشتكا والا إنسان أكا إنسان مالكا ولكا بويا برزا كانم روشي كان عمري كري عبد العزيز دانش تقولي بيان بولين من أحمق الناس وتي شي الزور أحمق بعقله وتيان رجل باع آخرته بدنياه وتيان بياويك الدنياي قيامتي خوي بفروشي بدنيا وتي أزان لو أحمق بأقل ترشيه وتي عن شيه وتي كسيك باع آخرته بدنيا غيره قيامتي خوي أفروشي بدنياي خلقي تر أم خلقانش أمن دزور لم سردميا